ئاسایشی پارتی لەگەڵ هێزێکی زێرەوانی پارتی بەبێ هۆ بەبێ هیچ ئەو خزمی ئێمە لە هێز دادگایشی ئەم سنوورە داواکرابێت لە حکومەت هێرێمی کوردستان داواکرابێ هێزیان برتۆتە سەر ماڵ و دەرگیریان کردووە دوای ئازار و ئەشکنجەیەکی زۆر جانی سپاردۆ ئێستا دەڵێن خۆی کوشتووە بەڵام دوورە لە ڕاستی لەبەوەی بەڵگەی زۆر گەورەمان پێەیە بەڵگەکانی ئێمە لەو بوختانانەی ئاسایشی هەولێر زۆر گەورەترە کە بۆ ئێمە بە ڕای گشتی پاش چەند ڕۆژتکە ڕاگەنین کە پارتی بە شێوازێک لەژێر ئازارێکەوە لەژێر لێدانێکەوە کە جانی سپاردووە هەتا ئێستا بۆ هیچ کەسێک ئەعلان نەکراوە کە داواکراوە بەڵام بە تۆمەتەوە کە دەڵێ کۆمەڵک دەرمان وشتی لێژراوە بەڵام دوورە لە ڕاستی ئەو خزمەیمە مەرعابای خەڵکی و بەو شێوازەشی نەکردووە نەک کە بەخۆی ئەوشتانە بکە کەسێک بووە پێشمەرگی یەکێتی نیشتیمانی کوردستان بووە لەسەر ئیشکردن بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان لە سنوورەکە پارتی کۆمەڵک بوختانی بۆ دروست کردووە لە هەولێر ئێمە قەنەعەتمان نەبوو قەنەعەتمان بە ئەو کەشفکردنی هەولێر نەبوو و ئاسایشی هەولێریش هەرزوو هاتە سەقەت عاقمەکان و نەخۆشخانەکانی کە ئاگدارکردنەوە کە هیچ لێدوانێک و پشکنینی سەرەتاییەکانی مردوەکە نەکرێت بە هیچ شێوازێک.